ڕوماڵکردنی تاوان لە مەکسیک کارێکی مەترسیدارە. هەندێک جار تەنانەت کوشندەیە بۆ پەیامنێران. ڕۆژنامەنووسانی مەکسیکی هەست بە سەلامەتی ناکەن. ڕۆژێک بوو کە پەیامنێر جێسس هومبێرتۆ گۆزالێس پێی وابوو کام ڕۆژە دووهەمی ساتی ژیانی دەبێت. هەموو کەس وا بیریان دەکردەوە کە من مردوم. ئەوە شتێکە هەموو ڕۆژێک دەمکوژێت. ڕۆژنامەنووسە دێرینەکە لە ئەرکی خۆیدا بوو تەرمێکی دۆزراوی ڕۆماڵ دەکرد لە پارکێکی نزیک ڕیۆ براڤۆ لە ویلایەتی تامۆلیپاس کاتێک لە ناکاو ڕوبەڕووی بوونەوە. 4 ئۆتۆمبیل کە کەسانی چەکدار بوون ڕێگایان لێگرتین و ئێمەیان ڕفاند. بردیانم بۆ کەندەڵانێک. تفەنگەکەیان خستە سەرم و میلەکەیان ڕاکێشا. چەکەکە نەتەقی و لە کۆتاییدا هەمبێرتۆ گۆنزالێس ئازاد کرا. بەڵام یادی ئەو ڕۆژەی کە لەلایەن دەستەی ئەنجامدەرانی تاوانەکەەوە ڕێکخرا بوو ڕفێنرا لە یادەوەری ئەودا زۆر ئازار بەخشە. من لەو باوەڕەدام کە عێراق، ئەفغانستان یان ئەو ناوچانەی جەنگیان تێدایە هێندەی ڕۆماڵکردنی کێشە ئاسایشە گشتیەکان لێرە مەترسیدارن. من وا بیر دەکەمەوە کە ئەمە نەک تەنها لە تامۆلیپا بەڵکو لە کۆهێلا و نیۆڤێلۆنیش ڕاستە. هۆمبێرتۆ گۆزالێس دۆسیەکەی ڕادەستی دامەزراوەیەکی فیدراڵی کرد کە بەرپرسی پاراستنی ڕۆژنامەنووسان و چالاکەوانانی مافەکانی مرۆڤن بە ناوی میکانیزمی پاراستنی مافەکانی مرۆڤ و ڕۆژنامەنووسان کە لە ساڵی 2012 دامەزراوە. ڕێکخراوەکە پێگەی سەلامەتی نیشتەجێبوون پێشکەش بەم چالاکەوانان و ڕۆژنامەوانانە دەکات لە وڵاتێکدا کە ڕێژەی تاوانی دەرمانی تێدا بەرزە. ئێمە زیاتر لە 90% سزای ناتەواومان هەیە کە بە ئاشکرا خواستی ئەنجامدەران بۆ بەردەوامبوون لە ئەنجامدانی تاوان و بەردەوامیدان بە پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ زیاتر دەکات. لەسەر کاغەز پێوانەکانی سەلامەتی کردداری وا دیارەکە چارەسەرێک پێشکەش دەکەن. نزیکەی 495 ڕۆژنامەنووس لە سیستەمەکەدا ناویان تۆمار کراوە. بەڵام ڕەخنەگران دەڵێن کە کاریگەری لەسەر پاراستنی ژیانی ئەوان نییە. بەڵگە هەیە کە ئەوان ڕێخستنێکی باشیان نییە و دیارە کە ئەوان هیچ پێوەرێکیان نییە و سەرچاوەیەکیان نییە. لە ساڵی 2009 حتا 2021 141 کەیسی ئەو ڕۆژنامەنووسانەمان تۆمار کردووە کە بە ئەگەری پەیوەندی بە کاری ڕۆژنامەوانیەوە کوژراون. من پێم وایە تەنانەت کۆمپانیەکانیش ناتوانن جۆرێک لە پارێزراوی بۆ ڕۆژنامەوانان دابین بکەن، نە حکومەت نە کۆمپانیەکان. کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەنووسان دەڵێت بە شێوەیەکی گشتی مەکسیک لە پلەی شەشەمی خێرابترین وڵاتانی جیهاندایە لە دەزگایکردنی سەرکەوتوانی بکوژانی ڕۆژنامەنووساندا. بەڵام بە میکانیزمێکی پاراستن زۆر لە میدیاکاران هەست بە سەلامەتی ناکەن. ئەگەر بیانەوێت تۆ بکوژن ئەوە دەتکوژن. من هیچ دادپەروەری لە مەکسیک نابینم.